سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی وەروە یەکەم ئەڵلقەی ساڵی 2026 ئەمڕۆ بەرواری 2 مانجیەکی 2026 تۆزەشی دەوێت تاوەکو ڕادێن بڵێم 2026 ساڵێکە بەرنامەدەکەم لەگەڵ 2025 ڕاتوین دواتر پێشتر لەگەڵ 2024 ڕاتبی دنیاە بەخێر بن بۆ ساڵێکی نوێ هیوادارم پلانتان هەبێ و هیوا ئاواتان هەبێ و خۆی گەورە ڕێگەتان هەبدە هیوا ئاواتەکانیشتان و پلانەکانیشتان جێبەجێ بێ و دڵخۆش بن و خێر و بەرەکەت ڕوتان تێ بکەم. ئەمڕۆ ئەڵلقەیەکی سەرنجڕاکێش و سپێشەڵ دەبی هاوشەوی ئەڵلقەی ڕابردوو ئەمڕۆ جگەلەوەی باسی تۆپ ئەو یاریانە دەکەم کە لە 2026 بڵاو دەکرێتەوە بەشێکی نەکار هەمووی چکە زیاتر لە 200 شتێک یاری بڵاو دەکرێتەوە ئەو یارانەی من و ئێوەش پێم مابێ بەشێکی چاوەڕین بەشێکی دەکڕین بەشێکی تەنیا سەیر دەکەین و یاریانی کە لەوانەشە بەشێکی دوا بخرێ ئەکید بن لەوەی بەشێکی دوا دەخرێت لە بۆ کاتێکی دیکە یان ساڵێکی دیکە بۆیە 100% بەروارەکان مەزبوط نین ئەوەندەی کە تاوەکو ئێستا بڵاوکراوەتەوە ئەوەندە قسەی سەر دەکەین لەگەڵ باش چەند خەبەرێکی ئەولاشمان هەیە و خەبەرێکی گەورەشمان هەیە کە لەوانەیە نەوەی داهاتی کۆنسڵەکان هێشتا دواتر دوا بخرێن بەهۆی کێشەی ڕام و شتەوە مهم ئەڵلقەی سەرنجڕاکێشم بۆ ئامادەکردوون هیوادارم بەدڵتانبی تا کۆتایی بینەر بن تکا دەکەم دوگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەین بێبە نرخی یاریەکان هەفتەی یەکەمی 2026 و داشکانێکی گەورە هەم لەسەر پلیستیشن هەم لەسەر Xbox و لەسەر PC ژێستە حالیان بەردەستە لە ڕێگەی گیم ماسترز دەتوانی ئەم یاریانە بەرز بخی ئەمە فلاش دیلسە واتە ئەو یاریانە ئێستا داشکانیان بکراوە دەتوانین بەرخێکی زۆر باش بەدەستیان بخەی بە تایبەتی ئارک ڕیدرز من حەز دەکەم لەم ساڵ یەکەم یاری کە تاقیکەمەوە ئەمە بێ جگە لە بەش پێکمان تۆنە یاری دیکە هەیە کە داشکانی بۆ کراوە نیو ترندینگمان هەیە کە ئەو یارانەیە کە خەڵکێکی زۆر دەیکڕی یاخود ترندە لە جیهان و تۆپڕیتمانە یارانەی کە خەڵکی نمرێکی باشی پێداوە واروها ئەگە بچتە سەرەوە دەتوانی بێگومان لە شوێنی Xboxەکە تەنیا یاریەکانی Xbox ببینی و فلتەری سەرنجڕاکێشی هەیە بێگومان جگە لە یاری گیم پاسشیان هەیە بە ئەنواع واشکال شێوەی جیاواز ئەگە بێسە پلیستیشن تەنیا یاریەکانی پلیستیشنت پێ نیشان دەدا لە ڕێگەی گیم ماسترز تاکە وێبسایتی کوردیە لە ڕێگەی فرۆشی یاریەکان بە شێوەیەکی زۆر ئاسان توانین یاریەکان بکڕین بێگومان پیسیشیان هەیە دەتوانین یاریەکانی پیسی بە تایبەتی ستیم لێرە بزانین نرخیان چەندە و بیخێسە حسابەکەی خۆت و بیکڕی و پێشت دەڵێ کە یاریەکە خۆی نرخی لۆرم 8,000 کراوەتە 7,500 دیناری عراقی ئێستا حالیان بگمان مۆبایلیشان هەیە کە لە ڕێگەی مۆبایل زیاتر کارتەکان دەفرۆشن نمونە UC PUBG یاخود گیفت کاردەکانە و بگمان تابێتیان هەیە تایبەتە بە گیفت کاردەکان هەموو گیفت کاردەکان لێک شوێن بە ئاسانی توانین بیدۆزیەوە و کێشێکی شت هەبوو دەتوانین سەپۆرت ڕاستەخۆ قسەیان لەگەڵ بکەی هاوکاری دەکان بگمان باشترین شوێن یاری لێ بکڕی گیم ماسترسە وبسایتێکی زۆر ناوازیان هەیە و ئەگەر ئەو یاری دڵخواستە و لێرەش نەبوو دەتوانین ڕێگەی ئینستاگرام پەیوەندیان پێ بکەی بڵێ ئەو یاریان بۆ بکڕە بەم خەسە حسابێک باسانی وەڵامت دەنەوە و وەروە یاریەکەشت بۆ دەکرێنم سپاس بۆ گیم ماسترز بۆ سپۆنسەری کردی ئەڵلقەی پرۆگرامی 01 ژیری ئۆکەی بێمە سەر یاریەکانی ئەم ساڵ و لە مانجی یەکەوە دەست پێ دەکەم تاوەکو دەگەینە کۆتاییەکان سەرەتا لە مانجی یەک تۆنێک یاری بڵاو دەکرێنەوە بەڵام ئەو یاریەکەوە هایلایتە یاخود دەتوان بڵێم یەکێک لە گەورەترین یاریەکان لە مانجی یەک بڵاو دەکرێتەوە یاریی نوێمان هەیە بە ناوی کۆد ڤایۆلێت کۆد ڤایۆلێت یاریی ئەکشنە RPG نییە تقریبا دەتوان بڵێم بەڵام سیلا هەشتی تێدا لامان کاتدا ڕوبڕبوون هەندێک درندەی جیاوازە بە تایبەتیش چێ بە تایبەتیش داینەسوڕەکان کە کاپکۆم هەپێمان نادا جەماعەتی ستودیۆی تیم کلز میدیا ئەم یاریەمان پێدەدا پریئۆردەری یاریەکە لە ئێستاوە بەردەستە خۆی بە یاریێکی ترسناک و هۆڕۆر و سڤایڤەر هۆڵ دەناسێنێ ئافرەتێک پاڵەوانە لە بۆ PS5 و پێمان سەرەتا تەنیا PS5 دوات پلاتفۆرمەکانی دیکە بەڵام سەرەتا PS5 و لە بۆ PS5 پرۆش ئینهانس کرایە دەڵێ ئەگە پریئۆردەری بکەیت تۆنێک شتر لەگەڵ بداتێ سەرنجڕاکێش دیارە من سەرنجڕاکێشام بەڵام باوەڕ ناکەم ڕۆژێکەم یاریە بکڕم بەڵام چاوەڕوانم زەم ڕیڤیوەکان چۆن دەبێ مهم یاریی نوێی داینەسوورمان هەیە کە لە مێژە یاری داینەسوورمان نەکردووە لە مانجی دوو سەرەتا یاری نیۆ سێ بەشی سێمی یاری نیۆ بۆ ئەو کەسانێک کێفیان بە یاری نیۆ دێ بە تایبەتی یەک و دووی یاریی زۆر قورس وەڕاستی شەڕشم شێرە بەڵام بەستایلی سۆڵسێ کەواتە قورسە نیۆ سێ بڕیارە لە شەشی مانجی دوو پەردەست بیم ئەم جارە چیرۆکی جیاواز کەلوپەری جیاواز بێگومان و هەندێک ئینچانتمنت و سەحری جیاوازشمان پێدەدا لۆکیشنی نوێشمان پێدەدا یاکی ساموڕایە بەڵام مەشەیەکی زۆر تاریک
نزیکە لە یاریەکانی سۆڵزی بۆیە یاریێکی ئاسان نییە وەتەمان تیم نینجا دروستەکەن کەوانە مێشیان زۆر مەزبوط نیە لە دروستکردنی یاری قڕس هەر لە مانجی دوو یاریی دیکەش بڵاو دەکرێتەوە کە ئەوە دڵخوازمە و بێگومان سەڵسەد دەیکڕم یاری های ئۆن لایف دوو بەشی دووەم یاری های ئۆن لایف های ئۆن لایف یەک زۆر ناوازە بوو یاریی زۆر کۆمیدی بوو بەڵام قسەکردنی یەکزار زۆرتدا تۆ لە ناو جیهانێکی چەکەکانی کە بەکار دێنی هەر هەمویان قسە دەکەن هۆشیان هەیە و بەردەوام کۆمنتێری و کۆمنت لەسەر ئەو حرەکە و جوڵە و ئەرکانە دەدەن کەواتو ئەنجامی دەدەی جەماعەتی ڕیکم مۆرتی وەکو من گەکەیتان بە ئەنەمێشنی ڕیکم مۆرتی دێ ئەو یاریتان زۆر بەدڵ دەبێت بەروی هەمان ستاف دروستی دەکەن و تەنانەت دەنگەکانی ڕیکم مۆرتیش دەناسیەوە تعلیقی گەورەش تێدا و بەڵام ئەگەدار بم بۆ سەری هێژ ساڵانە بێت جنێ و بابەتی ڕوت سەر ساڵان یەکزار زۆر تێدایە وە زۆر پیس و پۆخڵم بەڕاستی گەیمپڵێکەشی زۆر خۆش بوو من زۆر چێژم لە های ئۆن لایف یەک کرد 100% بەشی دووەم تاقی دەکەمەوە لەگەڵەوەی یاریەکە تۆزێ کڵێشەیشە هەر لە مانجی دوو لە کۆتایی مانجی دوو بێگومان یەکێت لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵمان هەیە کە Resident Evil Requiem یاخو Resident Evil 9 بەگەڕانەوەی بێگومان لیۆن ئێزگاردیەم کەندی دەگەڕێتەوە کە یەکێکە لە پاڵاوانە دڵخوازەکانمان لە یاریەکانی Resident Evil بۆ بێگومان کارکتەرێکی نوێشمان هەیە کە گریسە بە دوای دایکی دەگەڕێت کە بزانین چی بەسەر هاتووە لە دوای ئەو ساڵە لە شاری ڕاکونستی و ڕاکونستی بێگومان وەکو بەشی سێم کۆتایەکە گلەبیر تامی بۆمبی ئەتۆمی پێکەوتووەتە شارەکە گۆڕاوە بە شوێکی جیاواز گۆڕاوە لیۆن بە تەمەنێکی پیرەوە لەم یاریە بەشدارە کە زۆر دڵخۆشم کاپکۆم بەشداری پێکردووە و بە گشتی چیرۆکە بزبط نازانین چییە تەنیا دەزانین کەەوە داچی گریسی بزر بووە لەو شوێنە لەنا هوتێلێکە شوێنێکە شتێکی وایە و ئەو کچە خۆشی FBI و لێکۆڵینەوەتەکە و کەسێکی ترسنۆکیشە لەو جۆرە دڕندانە دەترسێ هیوادارم گەیشتبینە ئەو حاڵەتی کەوا بڵێن گریس کاتێک ئەو دوژمنانە دەبینی نەڵێ یەکەم جارەکەەوە شتی سیر و سەمەرە دەبینی ینی هیوادارم وابی چکە بۆم بێتەوەی وە شارەکەتێ معقول نییە تو بڵێم بە حیاتی زۆمبی زیان ڕزنی بڵ ینی تاکە چێشم لە لێرەکان ڕزنی بڵەوەیەکەوە کارکتەرەکان جگە لە لیۆنی یاخود کارکتەر پاڵەوانەکان ئانی دیکە مەسەن ئیتن بەردام دەیگو واو ئەو چی دەعبایە ئەو چی قەت دەعبەمەوەی تێدەژانم کەماومێن زیان ڕزنی بڵێ یعنی هیوادارم تۆزێک بەگەی منە ڕانە بێرن کە بڵێ ئەوە بەجددی ئاگەی لە هیزنی ئاگای لە دنیا نیە تۆزێک هیوادارم بریکاکە ئەوکەی زۆمبی هەیە بابش ترسێ بەڵام زۆمبی هەیە ئەو بوونەوەری جیاوازێت بۆم یەتۆی بۆ شوێنە کەوتووە چەندی ساڵە یان قابێ نەزان هیوادارم ئەو هاوی گەیمپڵی گریسی ترسناکە کامریکەسی یەکەمە زیاتر هەرچەندە کامێرە بەرزتە خۆتە بەڵام کامریکەسی یەکەم دەرەن لەو گریسی باشترە بەکاربی نەبەر زیاتر ترسی ئابێکوان دەتوانین بیکەی کامریکەسی سێمش دیمەنە ئەکشنەکان لەلایەن لیۆنەوە ئەنجامی دەدەیت واتە یاریەکە نیوە بە نیوەیە تقریبا نیوەی لیۆنە نیوەی گریسە تاوەڕوانم 27 مانجی دوو لەسەر تای پلتفۆرمەکان بە ئەکسبۆکسەکان بە پلیستیشنەکان بە پیسی بەردەست دەبی بێمە سەر یاریشی دیکە لە مانجی سێ بڵاو دەکرێتەوە و من چاوەڕوانم ئەگەر ریڤیوەکانی باشبی 100% پری ئۆردەوی دەکەم و دەیکڕم لە بەروی ستایلەکەی بەڵدا ئەو ژیاری ریپلیستە ریپلیست چەند جارێک دواخراوە دوایین جار کە دواخرا لە مانجی ڕابردوو و پێمان بدایەت مانجی 12 بە دواخرا لە بە مانجی سێ 12 سێ بڵاو دەکرێتەوە ستایلێکی پیکسلی هەیە بێگومان چیرۆکەشی مانەوە لە ژیانە و باسی ئەوە دەکەکەوە ژیرێکی دەستکرد ئەی ئایەک لەناو لاشەی مرۆڤێک گیری خواردووە و دەبێ بەناو جیهانێکی ئەمریکی ساڵانی 1970ەکاندا تێبپەڕی بۆ ئەوەی لەناو پاشماوەی ئەتۆمی ڕزگارت بێ و یاریەکە 2.5D پلتفۆرمەرە کە من زۆرم بەدڵە ئارت ستایلەکە یعنی ستایلی هوەرێکی کە پێی دروستکراوە زۆر سەرنجات چە پێدەچێت یاری پیان دەوتێت یاری کەوزی جێی لێوە بگری هیوادارم ئەو یاری لە ئاس چاڕوانەکانم بێت و هەر لە مانجی سێ یاریە کە 100% دەیکڕم 100% زۆر سەرنجاکێش دیارە هیوادارم نمرەکانی باش بێ یاری ماوس فۆر هایر یاخود ماوس PI فۆر هایر دواخرا و یاریێر بڕیار بە ساڵی ڕابردووە دواخرا بۆ 2026 لە 19 سێ بڵاو دەکرێتەوە یاریێکی کامریکەسی یەکەمی یاریکردنە بە تقریبا دەتوانین بڵێ میکی ماوس بەڵام بەبێ ئەوەی ناوی میکی ماوس بێ لەبەر میکی ماوس کارکتەرێکە کە تەمەنەکەی 100 ساڵ تێپەڕیوە ئیدی کۆمپانیاکان دەتوان لە یاریەکانی خۆیان بەکاری بێنن یاریەکە ڕاستە ڕەشوسپیە بەڵام ستایلەکەی ئەلەمەیشنەکانی زبوو کارتونی کلاسی کە زۆر جوان دیارە تقریبا تاڵێ مەکو کەپ هێدا بەڵام کامری کەسی یەکەمی تاقیکرد
سەرنجاکێش دیارە 100% چاوم لەسەری دەبێ و یارشی دیکە بەڕاستی لەم مێژە چەندین ساڵە ڕکلاین بۆ دەکرێت و باز دەکرێت کە دەڵێن لە پاش ئەساسن کریدی نەوەی داهاتوو دەبێت ئەم جۆرە یاریانە تاقیکاتەوە ئەویش کریمزن دێزەرتە کریمزن دێزەرت دەڵێ هەموو شتێکی تێدایە مەسەلەن تەکنۆلۆژیای تێدایە شەڕشمشێری تێدایە RPG تێدایە گەڕان و لێکۆڵینەوەی تێدایە ئەساسن کریدە گاڵڤوارە ستارفیلدا هەموو شتەکە لەناو یەک یاری یعنی ئەوەندە میکانیکە زۆری تێدایە و چیرۆکەی هەرچیەک بێ بەلامانەوە گرنگ نییە هەرچیەک بێ گەیم پلەیەکەی گەڕان و سوڕان و لێکۆڵینەوەکە و ئەکسپلۆریشنەکەی لە ئەس چاوەڕانەکان من بەسە بەڕاستی چکە زۆر قەشەنگ و گەورە و زەبەر ئەحیارە یاریە بڕیارە لە ڕۆژێک پێش نەورۆزێ مانجی 23 لەسەر تای پلتفۆرمەکان بەردەست بێ هەر لە مانجی لە دوای مانجێکمان مانجێ تەقریباً یاریەکەدا مانجی چوارمان هەیە تا کۆتاییەکانی شتێکی وا گەورەمان نییە بەڵام لەوانەشات بگمان بەروار بگۆڕیان خو یاری نوێ ئاشا بکرێ بەس مهم تاوەکو ئێستا دەزانین لە مانجی چوار یاری پراگمارە یاریە نوێیەکەی کاپکۆم کە چەندین ساڵە ڕکلاین بۆ کراوە ئیدی لە کۆتاییدا بڵاو دەکرێتەوە کە باسی ژیرێکی دەستکردەکە کە کچێکی لە شێوی کچێکی بچووکە لەگەڵ ئاسترۆناوتێک یاخود لەگەڵ کەشتیوانێکی ئاسمانی بێکەوە لەسەر بیسێک لەسەر مانگن دەبێ هەوڵی مانەوە لە ژیان بدەن گەیم پلەیەکەی سەرنجاکێش دیارە پیاوەکە تەقە دەکا بەڵام تەقەکردنەکە گولەکان دژمنەکانت نابڕی نانکوژی دەبێت ئیلا کۆدەکەیان بشتێنی کۆدەکە ژەڕەکەی کچە ژیری دەستکردەکە دەبێت کە واتە دوو گەیم پلەی لێک کات دەکچەکە بە کۆدێکی جیاواز تۆ بە سەریعی دوگمەکاندا دەگری کۆدەکەی دادەگری ئارمەرەکەیان دەشتێت و تەقییانە دەگەی ئیدی دەمرن جوان دیارە سەرنجاکێش دیارە کاپکۆم دروستی دەکات چاوم لەسەریتی نمرەی پێما بێت لە 80 بەسەرەوە بێ 100% من تاقی دەکەمەوە لە مانجی چوار بێگومان یاریێکی دیکەمان هەیە کە تۆزێک دواخرا بەڵام دواخرانەکەی زۆر نەبوو چەند هەفتەیەک و لە مانجی هاتە مانجی چوار یاری سارۆس گەورەترین یاری پلیستیشنە لە نیوەی یەکەمی 2026 بڵاو بکرێتەوە لە نیوەی دو مۆڵڤڕینمان هەیە لە نیوە یەکەم سارۆسمان هەیە کە ستودیۆی هەرە دڵخوازم کە یاری ڕتۆرناڵیان دروستکە لەسەرنەوەی پلیستیشن 5 ئەمە دوم یاریتان بڵاوی دەکەنەوە کە زۆر بە ڕتۆرناڵ ژێسی ڕاستان پێ بڵێن بەڵام لەوانەیە ئەوە لایەنە بەهێزەکەی بی نەک لایەنە لاوازەکەی لایەنە بەهێزەکەی ئەو کەسانێکی بە ڕتۆرناڵ دێ ئەمەیان زۆر بەدڵ دەبێت ئەوەی کەیف پێنە لەوانێ زۆر کیفی بەوەژنێ یاری سارۆست جیاوازەکەی لەگە ڕتۆرناڵ ئەوەیە کارکتەری زیاترمان هەیە کۆلا ڕتۆرناڵ تەنیا یەک کارکتەر بوو جەوێکی کەئی بوو مانەوە لە ژیان بوو ڕۆگڵایک بوو لە هەر شوێنێک بمری دێتەوە خاڵی سەرەتا کە بیدایەت یاریەکەی مەگەر چاپتەرەکەت بڕیبی لێرە تقریبا هەماشتمان هەیە بەڵام لێرە دەڵێن وعدیان داوەکە کە دێ و خاڵی سەرەتا کە دەمری هەموو شتەکان لێرەز نادێ بەڵکو بەهێستر و بەهێستر دەگەڕیتەوە وە کارکتەر و پاڵەوانەکان تەنی کارکتەری دیکەی هەیە لە جیهانەکە ڕوبەڕویان ببێتەوە وە لە سەهسارەیەکی کەەوە خۆرەکەی خەریکە لە ناو دەچێت چاوەڕوانی سارۆسم بەڕاستی نمرەی 80 بەسەرەوە بێ 100% تاقیین دەکەمەوە و لە مانجی 5 یەکێ لە گەورترین یاریەکانی ساڵمان هەیە ئەوی یاری نوێیەکەی جیمز بۆندە کە منە خۆم پێشبینی دەکەم بۆ جارێکی دیکە دوا بخرێت چکە 1000 دواخراوە من پێشبین دەکەم بچێتە مانجی 89 وەکو خۆم بەڵام هیوادارم لە مانجی 5 زیاتر دوا نەخرێ یاری WW یاری 007 First Light یارێکی نوێی جیمز بۆندە جەماعەتی هیتمان دروستی دەکەن بۆیەش پێگومان یەکسەر توانین پێشبینی بکەین کە یارێکی هیتمانە بەڵام بە جیمز بۆند و بە ستایلێکی جیمز بۆند بە چیرۆکی جیمز بۆندی بەڵام بە هەمان کەرستە و شێوازی گەیم پلەیە سەرنجاکێشە ئاڵۆزە چەندین نهایەتە چەندین ڕێگەیە بۆ کوشتن و خۆ دەرباسکردن لە مەرحەلەکان و لە شوێنەکان و لە تارگێتەکان جیمز بۆندەکەمان بچووکە تەمەنی بچووکە گەنجە سەرنجاکێش دیارە پێما بە ساڵ یەکەم یان دووەمی بۆتە 007 جوڵە و تەرتیبات شتەکان ئەنیمەیشنەکانی جوان دیارە بەڵام یارە پێم وایە پێویستی بە ئۆپتیمایزێکی زۆر باشە چکە بە ئەنریل ئینجن دروستکراوە یادارم ئۆپتیمایزێکی زۆر باشی بکەن یاریەکە لەسەر 60 فریم لەسەر کۆنسۆڵەکان کار بکات هەر لە مانجی پێنج یاریی دیکەمان هەیە ئەویش لێگۆ باتمان لێگەسی ئۆف دە دارک نایت یاریە کە من چاوەڕوانم ڕاستە یاری لێگۆ زیاتر بۆ منداڵانە بەڵام لەبەرەوەی باتمانی نوێمان نییە و باتمان جێکێکە لە کارکتەر دڵخوازەکانم زۆر چاوەڕوانی یاریە دەکەم تقریبا وەکو ئەرکەم نایتە بەڵام مستایلی لێگۆ جیهانی کراوەت هەیە باتمانت هەیە و جۆکەرت هەیە کارکتەرە خراپەکارەکانی ناوجیهانی ئارکەمت هەیە دەبێت ڕوبەڕوویان ببیەوە یاریەکانی لێگۆ لە ماوەی ڕابردوو زۆر باشمە تایبەت یاریەکەی ستاوەرزی زۆر نازدار بوو هیوادارم ئەوەش لەو ئاستەبی کە لە مانجی پێنج بڵاو بکرێتەوە پاش مانجی پێنجەوە تۆزە بەروارەکان زۆر ئەکیدینە لی لە بەروی تاوەک مانجی 500 دەزانین باشەیان باڵکە لە باش مانجی پێنج بەروار زۆر مهمە چکە بەردەوام گۆڕانکاریان بەستادێ بەڵام ئەو یارانەی کە چاوەڕام لە دوای نیوە یەکەمی ئەم ساڵ یاری
هەڵەوینە یەکێ لە فیلمە دڵخوازەکانم هەڵەوینە یارێکی هەڵەوینمانەیە باسی بەشی یەکەمی هەڵەوین دەکا وەکو فیلم یاریێکە ئەیسیمتریکە کەسێک مایکل مایرس و کەسێک چەند مرۆڤەکانە دەبێت ڕوبەڕوو یەکتر بنەوە لە جیهانێکی ئۆنلاین سەرنجڕا چێژ دیارە فانتەم بڵێت زیرۆ لە مانچی نۆ بە حساب بڵاو دەکرێتەوە نۆی نۆ لەسەر پلەیستیشن و پیسی فانتەم بڵێت زیرۆ تقریبان قورسەکەی لە سۆڵسی دەچی بەڵام شێوازی تعزیبەکەی لە سۆڵسی ناچی دەڵێن یارێکی فول ئەکشنە لەوەی کە زۆر تعزیبت بدە زۆر بمری بێ و بیدایە تۆشتانە گەیم پڵی زۆر زۆر قەشەنگ و جوان و ڕاقی دیارە بەڕاستی بەڵام چێشێکمێک یاریەکە سامڕای تۆزە سامڕای بەزار بووینە بەڵام هیوادارم نمرەکانی زۆر زۆر باش بێ پاڵمان پێوەنیان جان بدەن بێگومان گەچێت لە گەورەترین یاریەکانی ئەمساڵ و لەوانەشە گەورەترین بێ بۆ زۆر بەمان بەتایبەتی گەیمەرانی کوردستان نەک عام جیهانیش تقریبان GTA 6 بڕیارە GTA 6 لە 19/11/2026 سەر PS5 و Xbox Series بڵاو بکرێتەوە گەورەترین یاری ساڵە بەڵێ چاڕوانکراوتین یاری 10 ساڵ بۆ 20 ساڵی ڕابرتووە بەڵێ ملیۆنان کۆپی دەفرۆشێ بەڵێ لە ڕۆژی یەکەم نیوەی گەلی کوردیکە وەکو بەستم گەیمەرانە لەوانە نیوە زیاتر بیکە سێ چارەژی بیکە ئەو کەسێک کە بتوانێت پارە پەیدا بکە تاوەکە و کاتە و دوعاەتی دەکەم هیوادارم هەمومان بتوانێت و یاریە بکڕین چکە بەڕاستی نرخی یاریەکان $70 زۆرە بە هەمومان هیوادارم تاوەکە و کاتە پارەکەکەینەوە بتوانێت ڕۆژی یەکەم ئەو یاریە بکڕین و لەوانەشە پری ئۆردەریشی بکەین کاتێککە پری ئۆردەری پەردەست دەبێت زۆری دەستە دەزانین لە هەمان کاتە زۆری شێسە نازانین ئەوەیە GTA ئەوەیە ڕۆکستار و هەواڵێکشم هەیە ئەمڕۆ لەسەر ڕۆکستاری هەندێک شتێکە باسی دەکەم مایکرۆسۆفت چەند یاریێکی هەیە ئەمساڵ نمونە یاری فۆرچە هورایزن 6 بڕیار لە 2026 بڵاو کرێتەوە بەڵام هێشتا بەرواربانیەوە پێشبین دەکەین ئەم لەم مانگا بەروارەکەی لە ڕێگەی دایرکتێک مایکرۆسۆفت ئاشکرای بکە یاخود گەیم دیڤلۆپەر دایرکتێک ئەنجام بدە یاریەکەم جارە لە تۆکیۆیە نازانینتی تێدایە نازانین ئۆتۆمبیلەکان چێت تەنیا زانین ماونت فوجی یەک لە چیا بەناو بانکە نازانم لە فوجییانە یەک لە چیا بەناو بانکانی تێدایە کە لە ژاپۆن هەیە وەرە مایکرۆسۆفت بڕیارە بەڵام هێشتا بەروارەکە یەکلا نەکراوەوە بڕیارە یاری فەیبڵ بڵاو کاتەوە ئەم ساڵ هیوادارم ئەم ساڵ بێنستە سایت داهاتوو هیوادارم بەڵام فەیبڵ یەکێکە لە زنجیرە بەهێزەکانی مایکرۆسۆفت ئەکس بۆکەس ئەمە دووبارە دروستکراوەیە بەڵام لە هەما کاتدەوەک و گاڕڤاری 2010 یعنی تاوەڕ ڕیمەی کراوەتەوە بە تەواتی زنجیرەیەکی نوێ فەیبڵە دەستی پێکردووە ڕخنەمان زۆر لە ترۆیدەری یەکەم و دووەم گرتووە هیوادارم لە ترۆیدەرە نوێیەکان شتی باشترمان نیشاندان یەکێ لەو یارانەی مایکرۆسۆفتی کە من خۆم زۆر چاڕوانم یاری Gears of War ئیدەی باسی ڕۆژی یەکەم لە هاتنی ئەو جۆرە بوونەوەرانە بۆ جیهانی Gears of War دەکە واتە پریکۆڵە باسی پێش بەشی یەکەمی یاری Gears of War دەکە چاوەڕوانم سەرنجڕاکێش دیارە دێتە سەر PlayStation 5 بە حساب لە ڕۆژی یەکەم بەڵام بەرواری بڵاوکردنەوەمان نییە یارێکی دیکە کە من حەز دەکەم بەڕاستی بێمە ناو جیهانەکەی و ئەم ساڵ هەڵ دەدەم لە بەشەکان ڕابردوو بەتەی لە هەفتەوە بە زیاتر دەست پێ بکەم یاری Ace Combat 8 بەناو Wings of Thief یارێکی نوێی Ace Combatە لێخوڕنی فڕۆکەی جەنجیە بە تایبەتی F16 و FC5 و فڕۆکە جەنجیەکان کە لە ماوەی ڕابردوو بۆ شەڕی ئێران و ئیسرائیل لەوانەیە زۆر جوێتان لێبووبی سەرنجاک چێژ دیارە ئەم ساڵ بڕیارە بڵاو بکرێتەوە بێگومان یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ و گەورەترین یاری پلەیستیشنیش یاری Marvel's Wolverine تاوەکوێستا بزانین کە پلەیستیشن بڵاوی بکاتەوە Marvel's Wolverine بڕیارە لەم ساڵ بڵاو بکرێتەوە بەرواری بڵاوکردنەوەمان ئەشتا نییە تەنیا زانین فۆڵی 2026 واتە لە پاییزی 2026 یاریەکە بەردەست دەبی بەڵام زەونان چەندە Wolverine چاڕوانین لە مێژە یاری Wolverineمان نەکردووە دوایین یاری Wolverine کردمان لەسەر PS3 بوو پێماوی PS3 و Xbox 360 بوو ئەمەیان هیوادارم ڕاقیبی وایە پێشم وایە ڕاکە دەبێت بەرەی ئینسۆمیاک دروستی دەکەن گەیم پڵێکە بڵایان کردەوە پڕخوێن دیارە کە Wolverine پڕخوێنبی جلە زەردەکەی لەبەرە کە زۆر دڵخۆشم و دایمە Wolverine چیرۆکی زۆر بەقوەتە کە کارکتەرەکان جیهانەکە شتانە زۆر چاڕوانی و زەماعەت سپایدەرمان دروست دەکەن سەو گومانم لێیان نییە کە یارەکی نازدارمان پێشکەش بکەن و یارێکی دیکەمان هەیە کە لەم ساڵ بڕیارە بڵاو بکرێتەوە یاری Star Wars Galactic Racer یاریی نوێی Star Warsە باسی چ دەکە باسی لێخوڕنی پۆدەکان یاخود ئۆتۆمبیل و ڤیکڵەکانی ناوجیهانی Star Wars بە شێوەیەکی چێبەرچێ کە کاتی خۆی لەسەر PlayStation 1 پۆد ڕێسەرمان یەکجار زۆر هەبوو بەڵام دەبێت تۆزێک لە جیهانی Star Wars شارەزابی ئینجا چێژی زۆری لێوەردەگری لەبەرەوەی ئەم چێبەرچیانە وەکو چێوەچی ئۆتۆمبیلی فۆرچە ئەوانەیە بەڵام ئارکیدیە زۆر بە چێژە میوزیک و گرافیک و شت جوان دیارە بادارم دا ساڵانەکانان بێت وەروە ئەم ساڵ توم ڕێدەر بە زەبەلاحی دەگەڕێتەوە بەشی یەکەمی کاتی خۆی 1900
98 96 بوو ئەبزەبیر منە بەڵام توم ڕێدە لەگەسی ئۆف ئەتلانتس ڕیمێک دەکرێتەوە ئەمسا بڵاو دەکرێتەوە و ساڵی داهاتوو توم ڕێدەری تاوانێدە ئەمە ڕیمێکێکی زۆر جوان دیارە جەماعەت داینەسۆرەکانی تێدا کە زۆر ڕاقی دیارە هیوادارم ئەو قسەی کە ئەوانی دەکەن بەڵێم ئەنریل ئینجین دروستمان کردووە گەیمپڵی کەشمان زۆر سادەتر کردووە و خۆشتر کردووە بۆ گەیمەرانی نوێ هیوادارم وەکو یاریەکانی ڕابردوو توم ڕێدە تۆزێک قڕز ینی تۆ گەیمپڵێکی تۆزێکی ئاز بوو هیوادارم سادەتری بکەنەوە کۆیان چارت و ئەوانە چێژی زۆر زیاتر دەبی خۆشەویستانم ئەمانە بەشێک بوون لەو یارانەی کە لەم ساڵ بڵاو دەکرێنەوە بەڵام بێگومان یاری دیکەش ماوە کە لە ساڵانی ینی یاری دیکەش زۆر ماوە باسی بکەم یاخود یاری دیکەش زۆر ماوە کە نازانین ئەم ساڵەکەی ساڵن داهاتوو و بێگومان تاوەکو مانجی 5 سەد دەزانین تەنیا ئەوەندە یاریە مەگەر یاریێک بە سوپرایز بێن نمونە یاریەکەی یوبیسۆفتی پرینس ئۆف پەرژا کە دەنگۆیەکی زۆر هەیە لەم مانگە بڵاو کردەوە بەڵام بە فەرمی نیمانە بۆیە باسم نەکرد بەڵام لە پاش مانجی پێمەستەرەوە دەبێت چاوەڕوانی سەمەر گەیم فێستی بکەین لەوێ یاریەکان ئاشا بکەین تا کۆتای ساڵسی بڵاو دەکرێنەوە هیوادارم ساڵێکی پریاری بێ و پارەتان لە بەرچی بێ و کاتتانە بێ بتوان ئەو یاریانە تاقی بکەنەوە لە کۆمنتیش بنووسن چاوەڕوانی چی یاری دەکەن بەڵام جگە لە GTA 6 جگە لە GTA چاوەڕوانی هەمومانە جگە لە GTA 6 چاوەڕوانی چی یاری دەکەن لەو یارانەی کە باسم کردن یاخود چی یاری دەکڕن لە کۆمنت بینووسن دەمێ بیخوێنەوە با بێمە ناو هەواڵەکانی گەیم سەرەتا یاریەکانی PlayStation Plus بۆ ئەم مانگە بۆ مانجی یەک ئاشکراکران ئەویش هەریەکە لە یاریەکانی Need for Speed Unbound یاری دیزنی ئەپێک میکی ریبرشت لەگەڵ یاری کۆرکیپەر کە سێ یاری دەتوان بە من مانگە مام ناوەندە خراپەکان نەک لە مام ناوەندە باشەکان زۆر باشیش نییە بەڕاستی دوێ دەڵێن مام ناوەندە Need for Speed Unbound کەیفت بە جەماعەتی Need for Speed دێ ئەمە بە ستایلێکی جیاواز دروستیان کردێتەوە زێک ستایلی ئانەمێ وشتیان تێکردووە و ئەنەمەیشنەکانی جیاوازە تاخێتەوە ئەو یاری کە من حەز دەکەم بیکەم ڕاستی میکی ماوسەکەی لە بەرخاتری کچەکەم بێکەوە بیکەین کە جیهانی میکی ماوسە و دەتوانین بەڕەنگکردن مەرحەلەکان شتەکان ڕیز جوان دیارە کۆرکیپەر یارێکی مەڵتیپلەیەری کۆواپە لە بۆ من نییە بەڕاستی بەڵام ئەم یاریانە بڕیارە لە هەفتەی داهاتووەوە نەک هەفتەی چەند ڕۆژ داتوێت لە 6 یەکەوە بەردەست دەبن. بمەسەر هەواڵێک و دەنگۆیەک کە دەڵێن ئەمە دزە پێکراوە بەڵام ساڵسە پژاز نەکراوەوە بۆی هەروەکو دەنگۆ و هەواڵ و دزە پێکردن باسی دەکەم نەک 100% ناوی ئەو هونەرمەندانە ئاشراکراون یاخود دزەی پێکراون کە لە یاری GTA 6 گۆرانیان دەبێت یاخود لە رادیۆیەکانی GTA 6 بەشدار دەبن یاخود ستیشنەکان بەشدار دەبن ڕادیۆ ستیشنەکان کە لە یاریەکانی GTA یەکێکن لە بەناوبانگترین شتەکان نمونە هەرێکە لە هونەرمەندانی وەکو ناس کە ئێساڵ ترند بوو توپاک Jay-Z, Migos, Poya, Future, Dr. Dre, Cardi B, 69, Douche, Florida, Eminem, 50 Cent, Lil Pump, Ice Cube, City Girls, Kanye West, Snoop Dogg, Kodak Black, Smoke Perp, Wu-Tang Clan, Extension, The Notorious B.I.G., Megan Thee Stallion, لەگەڵ Ski Mask The Slum God. ئەمانە بەشێکن لەو هونەرمەندە هیپۆپانەی کە بڕیارە لە یاری GTA 6 بەشدار بەڵام بێگومان زۆر زیاتر دەبن و ئەگەر ئەو دەنگۆی ئەگەر درۆژ بێ ڕاستنەوەی پێم وایە بەشێکی زۆری لەوانە هەر بەشدار چونکە بەڕاستی GTA بەبێ Dr. Dre مەحاڵە GTA بەبێ 50 Cent مەحاڵە بێگومان کەسیاتیش وەکو ناسە 69 ئەمانە کلتورن فلۆریدایە ئەمانە کلتوری ئەو شوێنانە دەبێت تێدا بێت سنوپ دۆگ کلتوری GTA پێم وایە تێدایە بۆیە ئەگەر ئەو قسەی ڕاستیش نەبێ ئەو لیستی بڵاوکراوەوە پێم بێگومانم نەوانە هەر ئەمانە لە یاری GTA 6 بەشدار دەبن. ئەوکەی بێمە لای هەواڵێکمان هەیە کە پێممان ڕاستیە لە بەرەوەی پێشتریش دەنگۆی هەبوو بەڵام ئێستا تقریبان بە شێوەکان پژاس کراوەتەوە کە شتێکی وا هەیە جەماعەتی Lionsgate بەڕێبەری گشتی Lionsgate ڕایگرتووە ڕایگەیاندووەکەوە دەیانەوێت دوو یاری دروست بکەن یاریەک وەکو جۆن ویک بەڵام AAA بێ واتە یاریێکی جۆن ویک بەشێکی زەبەلاح حاشەیە گادڤاڕوانە بەشێکی زەبەلاح دروستی بکەن وەروە یاریێکی لەسەر جیهانی فیلمەکانی سۆ مشارەکە کە لە کوردستان پێ دەڵێن ساو بەڵام سۆ خۆی بە سەو دەخینرێتەوە مشار ئەویش بە هەماشێ بەشێکی AAA دروستی بکەن بەبیرم ناکەین یاریی سۆمان کرده بێ پێما بە لەسەر PlayStation 3 2000 بوو کە یاریێک بوو لەسەر فیلمەکان دروست کرا بوو یاخود تێکەڵەیەکی فیلمەکان و مەتەڵەکان و کوشتن و برینەکان و یاریی زۆر پیس و بێزەلات بوو من تەواو نەکردو بەڵام بەشێکیم کردووە جۆن ویک لەمان ڕابردوو یاریی بچووکمان نەبوو بەڵام یاری زەبەلاحمان نییە وەکو
بەڵێ کارکتەری جۆن ویک بێ تاقیکەری کە سێم بێ و هەم تریپڵی بێ هیوادارم ئەو دەنگۆیە نەک ئەو دەنگە چکۆ خەبەرەوە یعنی سەرۆکی کۆپان لاینزگەیت دەڵێ بەڵام من بە هەندی وەرناگرم تاوەکو ئەو ستودیۆیە کە دەڵێ یاریەکە دروست دەکەم ئەوان قسەکە بکەن یاخود تیزەری شتێک بڵاوکەنەوە بەڵام هیم چاوتانەوە بێ لە داهاتوو داوانە لەوانەیە دوو یاری وەکو جۆن ویک بەشێ تریپڵی سۆ بەشێ تریپڵی لە ساڵانی داهاتوو ببینین یاخود ئەم ساڵ ئاشکرا بکرێت بێمە لای جەماعەتی بلوبەرتیم تیزەرێکیان بڵاو کردوێتەوە جەماعەتی بلوبەرتیم دەڵێن کاونتداونێکمان هەیە لە وێبسایتێکیان دروست کردووە کاونتداونێکیان داناوە کاونتداونەکە تقریبا 43 ڕۆژی ماوە بڵاو ینی شتێک بەردەست بێ جاوە تیزەرێکە لە بۆ بەرواری 15 مانجی 2 لەو کاتە شتێک ئاشا دەکەن کە من وەکو خۆم پێم وابێ یەکەم ترێلەر و تیزەری بەشی یەکەمی ساڵن هیڵ ڕیمەیکی دەکەنەوە پێمانی یاریشی جیاواز بێ قسەیەکیان نووسیوە دەڵێن dare to peek into the darkness دەڵێ دەوێری بە چاوێک لە تاریکی بکەیت لە تاریکی لە شوێنێکی زۆر تاریک بکەین پێم وابێ یان ئینتەرنەل دارکنس ڕیمەیکە کاتی خۆی دەنگۆ هەبوو بلوبەرتیم ئیش لەزە بکە یاخود ساڵن هیڵ یەکە کە بە فەرمی پاڕایانگەیان کە کاری ڕیمەکی بۆ دەکەن مهم 33 ڕۆژمە ماوە 15 دوو لە مانجی داهاتوو ئەم یاریە دەبینین و دەنگۆیەکی گەورەشێ لە مەفتەیە لەسەر یاری ویچەر 4 دەڵێن پێشەوەی ویچەر 4 لە چەند ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە جەماعەتی CD Projekt Red DLC-یەک لە بۆ یاری ویچەر 3 بەردەست دەخەن کەوا تۆ زیاتر بە کارکتەری تیوری یاری دەکەی تۆ چۆن دەڵێ یاریەکە بۆ DLC دەتوانی ئامادەکاری دەکەن بۆ بڵاوبوونەوەی GTA ئەوە ویچەر 4 کە تەنها ویچەر 4 زیاتر تێدەگەی کە لەبەس ئەو چیرۆکیان دروست کردووە دەنگۆیەکی باشە بەڵام باوەڕ ناکەم ڕاست بێم تا بە چاوەکانی خۆم دەیبینم و باوەڕ ناکەم CD Projekt دەست دیاری ویچەر 3 بدات کە سێ DLC زەبەلاح و گەورەیە بە بڵاو کردەوە بەڵام زین چڕ دەهاتوو بێمە سەر هەواڵێکی سەرنجاچێش لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو یاخود 27 مانگ لە هەفتەی ڕابردوو شتێکی سەرنجاچێش ڕوویدا باوکێک دەچێتە یاخود منداڵێک لە دایک دەبێت لە نەخۆشخانەیەک بەڵام باوکەکە بە مۆنیتەر و هێدسێت و سێتەپی خۆی بە کاملی هێناوە ئەکسبۆکسێکی پێمە بە ئەکسبۆکسە هێناوێتی ئەکسبۆکسە هێناوەتەوە نەخۆشخانە چاوەڕێ لە دایکبوونی منداڵەکەی دەکەم و خەریکی یاریکردنە منداڵەکە لە دایک دەبێت دەیخەنە ناو باوەشی بەڵام لە باگراوە نەگەسەیەکەین هێشتا یاریەک هەر پێەیە نووسیانە گەیمەر داد لە 2026 بەسەرەوە ئیدی لەوەش خراپتر دەبن کە یاریەکان بەجێ ناهێڵن ئەگەر یاریەکان بپێویستە بەجێ بێڵن لەگەڵ خۆیان دەی بەناو شوێنی کە دەبێت لەوێ بن واتە گەیم هە لەگەڵ خۆیان دەبن گەیمەردادێکی یعنی گەیمەرە شەر سەختە بەڕاستی و پیاوە هەرچەند نظام لە بەرخاتی ڤیدیۆش دروستیان کردو دیمەنە بەڵام سەرنجا چێژ بوو بێ بەسەر ڤیدیۆیە کە لە مەفتەیە بەردەست بوو ئەویشەوە بوو گەیمەرێک هەڵسا مۆدێکی زەبەلاحی چەندین گێگەبایتی لە بۆ یاری ستارفیلد دروست کردووە مۆدێکە کەەوە تەواوی یەک لە هەسارەکانی ستارفیلدی دەکاتە جیهانی ستار وارز تەنانەت چەک و ئەسلیحە و NPC و لێخوڕنی ئۆتۆمبیلەکان و ڤیقڵەکان ینی لەیزەرگەنەکان و هەر هەمووی دروست کردوێتەوە میوزیکی ستاوەرشی خستوتە ناوی دەکرێت ستاوەرز بەشێکی وا سەرنجاچێش ئۆپن وۆڵ دروست بکرێ کات خۆی دەنگۆیەکی گەورە هەبوو کە یاری مەندەڵۆریان بەم شێوازە دروست بکرێ کاکتەری مەندەڵۆریان خۆی پاڵاوان بێ بەڵام یاریەکە کانسڵ کرا و یاریەکانی ستاوەرز جێدای دروست کران کەوان ژیاری زۆر باشم بەڕاستی بەڵام پێکمان نابنە یاریەکانی ناتە ستایڵی مەندەڵۆریان یاخود ئەو یاری کەوا ناو ستارفیلدی بەشێکی مۆد دروست کراوە بێمە سەر CD Projekt Red دەنگۆیەکی گەورە هەیە کە ئەگەری هەیە یاری سایبەرپانک 2 بەشی دوم یاری سایبەرپانک لە 2030 بەردەست بێ بە پێی قسەکانی CD Projekt Red توش بێلاوتەکان ڕابوتیان کەوا ئەوان سریعتر لەمە دووە یاری دروست دەکەن تەنانەت دەڵێن ویچەر 4 و 5 و 6 یاخود سێ یاریەکەی سیری کە دەڵێن سێ یاریە 2 ساڵ جارێک دانەیەک بڵاو دەکەنە بەم شێوازە سریع دروستی دەکەن بۆیە پێشبینیەکانوانە لە 2030 بەشی دومی سایبەرپانک دروست بکەن و بودجەی بەرەمێنانیش تقریبا دزەی پێکرا بە شێوە شێوەکان کە پارەیەکی زۆرە بەڵام خەیاڵیش نییە بەقەت مەسەرەن یاریێکی وەکو بڵم GTA ملیاری تێچێت پێشبینیەکان وانە 419 ملیۆن دلار تێچوو بەرەمێنانی بێت لەوانەیە بتوانن لە ماوەی 2 ساڵێکە میاریە بەرهەم بێرن کاتێکە بچە فۆری بڵاو بکەنەوە و نزیکەی 135 کەسێکیش کاری لەسەر بکە بەڵامەکیت بن لەوەی کە بڵاو دەکرێت سەرتە چێشی زۆر زۆر بێ بەسەر یاری ساڵن هیل جەماعەتی یاری ساڵن هیلێکی لە پرۆژەکان وتی دەیانەوێت لەمە دووە هەموو ساڵێک یارێکی نوێی ساڵن هیل بڵاو بکەنەوە چ ڕیمەیەک بێت نوێ بێت ئەوکە ڕێز لەو قسەیە دەگرم کە دەیانەوێت بەڵام پێم وایە یاریەکان پێویست ناکە هەموو ساڵێک ڤێژنێکی یاریەکان بەردەست بێن لەبەرەوەی دەچێتە سەر بابەتی
چەندەتی لەسەر ئاستی چۆنیەتی میهمە کواڵەتی میهمە نە کوانتیتی تۆ چەند شتێکت هەیە مهم نییە بەڵام یەک شت هەبێ بەهێز بێ باشترە 5 ساڵ جارێک یاریێک بڵاوکەوە زۆر باشتر لەوەی کە هەموو ساڵێک بڵای بکەیتەوە بەس هیوادارم بتوانن لەسەر ئەو ئاستە بمێنێنەوەکەوە دایانەوێ وەرا ڤیددیو چکە دەمێ ئاماژەی بکەم ئەوەیەکەوە لە بۆنەی هۆڵیدەی لە جیهان لە کاتی کریسمس و سەری ساڵ ڕۆشتانە هەدیە شت لە بۆ منداڵ شت دەکردرێ لە جیهان بە تایبەتی مەسیحیەکان جا بگمان لە سوشال میدیا زۆر دەبین کە پلیستیشن 5 بەشێکی دیاری سەری ساڵ لە بۆ منداڵان دەکردی ئەوانەی کە چەندی ساڵە چاوەڕوانن یاخود ساڵێک کە چاوەڕوانن ڕابواردنەکان زۆر جوانە نمونە یەکێ لەو ڤیددیویانە کە بەزدەی دڵیشی پڕکردم ئەم گەنجە بووم یاخود ئەم منداڵە بوو کە دایکی دەستکێکی پلیستیشن 5 دەدات ئێستادا دەڵێ ئەم دەستکەم بۆ چییە من ئەکسبۆکسم هەیە تۆ بۆچی دەستی پلیستیشن 5 لە بۆ من کڕیە دایکی دەڵێ ئۆکێ من بە هەڵە کڕیمە بیخەوناو بۆکسەکەی بۆ کابرای دەبینەوە منداڵەکە خۆی تێک نادە دەڵێ ئۆکەی داجیان زۆر تەبی یە هەڵاش دەکەین بەڵام لە ناخەوە هەست پێ دەکەیتەوە پلیستیشن 5 دەوێت حەزش دەکەن لە بۆی بکڕن بەڵام چاوەڕوانە لە ناکاو بابی دێتە ژوورێ PS5ەکەی دەداتێ وە کاردانەوەی منداڵەکە بەڕاستی گریالێکی زۆر وەکووە چەندین ساڵە چاوەڕوانە یەکێک بۆی بکڕێ من ئەوم بەسەر هاتووە بە ژیانی شخصی خۆم چەندین ساڵ چاوەڕوانی کڕینی پلیستیشن 2 بم نمونە پلیستیشن 1 بم بە نمونە و کاتێ دەیکڕی هەستێکە بەڕاستی لەبیر ناکرێت و زۆر خۆشە بە تایبەتی ئەو چرکە سادێکەوە تۆرزانی بویە خاوەنی مەسەن کۆنسۆڵەکەی کە دڵخواسە چ پلیستیشن بێت ئەکسبۆکس بێت بە تایبەتی پلیستیشنەکان کە ژیانم کڕیمە بەم شێوازە لە ژوورەوە هەستم کردووە دیمەنێکی جوان بوو لە تویتەر و لە ئەکس بینیم زیاتر لە 2 میلیۆن جار بینرابوو 100 بەس لایکی لواز بوو ڤیددیوەکە خەڵکێکی زۆر بەڕاستی کاریگەر بوو بۆ ڤیددیوەیە بێمە سەرحاڵەکانی پلیستیشن و یەک دانە هەواڵمان هەیە لە مەفتەیە ئەبیژەوەیەکەوە ئینسایدر گەیمینگ ڕای دەگەێنێ بە ئەگەرێکی یەکجار زۆر پلیستیشن و ئەروە ئەکسبۆکسی داهاتوش واتە نێکست جەنەرەیشنی کۆنسۆڵەکان لە 2027 بڵاو ناکرێنەوە دوا دەخرێن بۆ 2028 واتە لە زیاتی ئەوەی لە 27 بڵاو بکرێنەوە دەستە 28 هۆکاری سەرەکیش بەرزبوونەوەی نرخی ڕامە و بەردەست نەبوونی ڕامە لە بۆ هیچ بەرهەمێکی دیکە جگە لە داتا سنتەرەکانی ژیری دەستکرد یاخود AI لەلایەن کۆمپانیەکانی وەکو ئۆپنەیە ChatGPT گوگڵ و مایکرۆسۆفتە هەموو کۆمپانیەکان پێویستیان بەڕامە لە بۆ داتا سنتەرەکانی خۆیان واتە ژیری دەستکرد کەوەی بە ڤیددیۆی قۆڕی بێمانە لێ دروست دەکەن جیهانی بێگومان تێکداوە هۆکارەکەشەوەیەک ڕام بەردەست نییە کۆمپانیەکان پێ ڕاگە تەنانەت لەم هەفتەیە هەواڵێکی گەورەشە بوو کەەوە لەوانەیە RTX 50 ئینڤیدیا لەم ساڵ نرخەکەی بۆ 5,000 یاخود 50 وەرەقە بەرز کاتەوە گرافیک کارت بەگشتی بەرز ببێتەوە هۆکارەکەش ئەوەیەکەوە ڕام بەردەست نییە و ئینڤیدیا خۆشی بەشێکی زۆر لە بەرەمێنانی GPUەکان کەم دەکاتەوە زیاتر دەینێرێ بۆ کۆمپانیەکانی ژیری دەستکرد کە حواڵەتی خۆش نییە بێگومان من حەز دەکەم 5 ساڵ جارێک کۆنسۆڵ چونیە بەردەست بێن هەرچەندە ینی نەوەی PS5 و ئەکسبۆکس بگمان باشترین نەوەی کۆنسۆڵن تاواکەستە وەکو ئامێر بڵاوکرێبنەوە بەهۆی SSD سەریعەکانیان زۆرترین یاریمان هەیە 6 فرێمە کە لە مێژووی هەموو کۆنسۆڵەکان شتیوان نەبووە گرافیک زۆر بەرزە بەڵام یاریمان زۆر کەم بوو وەکو یاری ستودیۆیە زەبەلاحەکان لەبەری بەرەمێنانی یاری 5 ساڵ دەخەیانێ بەڵام یاریشمان هەبووە بەڕاستی یاری ئەوەندە زۆرە من نازانم چ یاری بکەم وەکو یاری وەلامانکەدا ئەو یاریانەش کە زۆر دەمانەوە کاتێک زۆریان پێزانانی بە تووشی ئەم مناقەشەیە بووین لەم کۆنسۆڵە هەندێک خەڵک پێیان وایشتا زووە من خۆم پێم وایە زووە لە 2028 پێم وایە 2028 زۆر باشتر دەبێت تاوەکو چەندین یاری دیکەش ئامادە بێت لە کاتی بڵاوبوونەوەی بەڵام ڕام بێگومان چێشەیەکی گەورەیە نمونە ڕامی کۆمپیوتەر ئێستا ناتوانین کۆمپیوتەرێک بە ئاسانی بیلد و کێچ کە نرخی ڕام زۆر بەرز بووتەوە بێمە سەرحاڵەکانی ئەکسبۆکس و یەک دانە هەواڵمان هەیە ئەویش تۆت هاوەرتە لە شەوی سەری ساڵ پێم ڕۆژ پێش سەری ساڵیش بووم ڤیددیۆش بڵاو کردو دەڵێ یەک زانیاریتان دەدەمێت لەسەر بەرەمێنانی Elder Scrolls نوێ دەڵێ Elder Scrolls 6 ژمارەی دارەکان لە ناو یاری Elder Scrolls نوێ زۆر زیاترە لە چاو Elder Scrolls ڕابردوو یاخود Skyrim بێگومان 100% بووە قسەکە بەڵام وەکو زانیاریەک لەسەر ئەواتە بە بەشێکی ناڕاستە خۆ دەڵێ بەرەمێنانەکەسە لە فول پرۆدەکشنە لە بەرەمێنانی تەواوە و ئێستا و یاریەکەوە بەفێزدا و تۆت هاوارد خۆی کاری لەسەر دەکات
خۆشەویستانم ئەمەش بەرنامەی ئەمەڵقەی بەرنامەی سفر یەکژیری بوو هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بێ زانیاریەکانتان بەدڵ بێ هەواڵەکانتان بەدڵ بێ تۆزێ هەواڵەکانمان کەمتر دەبێت لەم 1-2 هەفتەی تاوەکو دەچینە ناوەڕاستی مانجی یەک تاوەکو دووبارە خەڵک دەگەڕێتەوە سەرکار ڕۆژنامەنووسەکان دەگەڕێنەوە سەرکار کۆمپانیەکان دەست بەکار دەکەن و لیک و دزەپێکردن و هەواڵ و زانیاری نوێ بڵاو دەکرێتەوە بۆی لەم 1-2 هەفتەیە هەواڵ کەمتر دەبێت بەڵام بێگومان هەر دانەی هەواڵێکە بێ هەموو جومعەیەک بێگومان من زانیاری نوێتان پێ دەدەم چاوتان ماز دەکەم تا ئەڵقەی داهاتوو تکا دەکەم دگمە لایک سەبسکرایب لەبیر نەکەن خودداتان لەگەڵ